سڵای خوای گەورەتان لێبێ ئەی خوشکان و برایانی بەڕێزم. ئەمڕۆ ڕۆژی گیانی برایە 4 ژانڤیە و ئەو ڕۆژە پیرۆزبایی یەکەم بە هەموو براکانم، هەموو برا کوردەکانم کە لە هەر شکۆیەکی دنیان. پیرۆزباییتان لە یەکەم براکانی خۆم. ئێوە لەگەڵ خۆم دوو برامێ، لەگەڵ ئەو دوو برایی من هیچ فەرقێکتان نییە و ئەم برا چکۆلەتان یەک داواکاریتان لێیەکە، یەک جار تکایە ئەنجیلی پیرۆز بخێننەوە. ئەگە جارێکیش تێنەگەشتی 2 جار 3 جار بیخێنەوە. ئەگە هەر کەس بەڕاستی لە ئەنجیلی پیرۆز تێبکە ئەو هەستەی بۆ دێتە پێشێکە هەموو کەسێک بە خوشک و برای خۆی دانێ و ئەگەر ئەو هەستەش لە دنیاە هەموو کەسێکەی بێ ئەو دنیاە بێتە بەهەشت. جاری کە ژەیڵێمەوە پیرۆزباییتان لێ یەکەم ئەی برایانی خۆشەویستم ئەو ڕۆژە و ئەو کەسانی کە دوژمنی منیشن بە پێی ئەنجیلی پیرۆز. من ئەوانم حتا لە براکانی خۆشم خۆشترەوێت تا بێنە سەر ڕێی ڕاست. من کەس بە دوژمنی خۆم دانانم. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە نێو عیسای پیرۆز. ئامین.